ناوی ئیبراهیم عومەر قادر ئەحمەد لە دایکبی ساڵی 93 لە گوندی مراوە. شەید شاهۆ لە تەمەنی مناڵیدا لە تەمەنی 8 ساڵیە نریا بەر مەکتەبی لەم ڕزگاریە و لە نەحەی ڕزگاری خوێندی هەتاوەکو چووە سێی ناوەندی. ئەو کاتە مناڵ هەر ئەوە بوو کاتە دەستی داریەگر ئیتر هەتا ئەخریا مەکتەب هاوینانش کە هاتەوە بۆ پشوتە لە ئاوایی بووین ئەها وەلای بەرخ و کاروشتەوە بوو یا لە تەک ئێمە خەریکی زەراعەت و فەلاعەت و شت و لە سێی ناوەندی وازی لە مەکتەب هاورد بە بۆنەی هەژاری و کرێکاریەوە بوو بە کرێکار لەگەڵ ئەو برایە کرێکاریانە کرد لە دوای ئەوە پەیوەندی کرد بە ڕێخستنەکانی پارتی کرێکارانەوە لە 2014 لە سەرتاوە کە پەیوەندی پێوەکردن هەڵسوکەوتی گۆڕیا بۆچوونی گۆڕیا یعنی کۆمەڵێک ئێمە قسەمانەکرد لە بارەی حیزبەکانی باشوورەوە ئەو بەدڵی نەبوو ئەوی وان نییە ژیان وان نییە خەبات وان نییە خەباتی ڕاستەقینە ئەمە خەباتی ڕاستەقینە نییە ئیتر یعنی لەو شتانە دایمە مەنافەسەی منی ئەکرد و قسەی لەگەڵ خۆما ئەکرد و ئیتر کە پەیوەندیشی کرد بە ئەوانەوە من زانیم کە پەیوەندی کرد بە ئەوانەوە بە حەقە لە دوایە لە قسەکردنا چارم نەکرد من خۆم. من خۆشم 10 ساڵ کادری یەکێتی بووم و ئەندامی کۆنفراز بووم بەخوا چارم نەکرد. لە ڕووی فکرەوە ئەو فکرەکەی بەرفراوانتر بوو لە من ئەو بۆچوونەی ئەو بۆچوونێکی سەرتاسەری بوو ڕەنگە بۆچوونەکان ئێمە ناوچەی وێ ناوچەگەریوە بەڵام بۆچوونەکەی ئەوان سەرتاسەری بوو. کتابێکی ئەمانە گەورەی پێ بوو وتم ئەم کتابە چییە؟ وتی ئەم کتابە هەمی نووسراوی سەرۆکاپۆیە مەکتەبی سیاسی ئەوانە و من ئاواتم ئەوەتانی ڕۆژێک بم بە گریلا و بچم لە خەندیل لەگەڵ گریلاکانی خۆمانە شەهید بم. ئەوانە پێشمەرگەی ڕاستەقینەن و ئەوانە بە حەق دیفاع لە کوردستانەکەن. لە ناو ڕێزەکانی گەریلا تقریبا 2 ساڵ مایەوە لە داستانێکە لە منتیقەی شەمزینان لە داستانێکە فەرماندەی مەفرەزە بووە لەوێنە شەهید بووە و لە 2/11/2017 جوایان هاور بۆ ئێمە و ئێمە لێرە تازێمان بۆی گێڕا و مەسلەی جگەر دایک و باوک بۆ عەولا و حەزەکە 24 سەعات لە بەردەستیاوێ ئێوارە هەمی خۆی بیخەوێنەوەبانی بدا. بەڵام کە کەسێکیش خەباتێکی هەڵبژار ڕێبازێکی هەڵبژارد و ڕۆیی ئیتر تۆ چاری هەر ئەوەتانی دوعای سەرکەوتنی بۆ بکەی سەر بکەوێ تێگەی من ئێستاکەیش هەر وا نازانم شەهید بووە هەروە ئەزانم گەریلایە و هەر لە ئەو شاخە وەڵاهی حتا ئەو ڕۆژەی ئەمرم وەسیەتیشم نووسیە هەر جێی شانازیە هەر شانازی پێوە ئەەکەم کە لە پێناوی تەواوی کوردستانیان ناشەهید بووە. خەباتی ئەوان خەباتێکی ڕەوایە بەڵام ئێستا لە ناو میلەتی من و توان ناڕەوایە تێگەی من هەر ئەو کاتێش کە شەهید بوو هەر لە کەناڵەکانیانەوە داوام کرد لە هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان لە هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان بە هەر چوار پارچەکەیەوە کە یەک بگرن. تازە کاتی جاسووسی نەماوە کاتی ئەوە نەما من لەسەر تۆ خۆم قەڵەوکەم و خۆم دەوڵەمەندکەم تێگەی بەڵام حەلەکەی پەکەکە من ئێستاکەش ئەڵێم ئەگەر گەریلا نەبوایە داعش سلێمانیشی وەکو مووسڵ پێ کرد ئەگەر گەریلا نەبوایە لە جەلەولا ئەم کەلارە و هەتا ئاشوە دەربەنی خان داعش وەکو شاری گوڵاڵی پێکرد و شاکی جەلەولای پێ کرد تێگەی خۆ ئەم خەباتانە گشتی گەریلا کردی.